بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان مردن بە کۆرۆنا ژمارەی پێوانەیی تۆمار کرد. پەرلەمانتارێکی کورد لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند دەنگ بە بودجەیەک نادات کە بۆ بەرژەوەندی بنەماڵە دەستڕۆیشتووەکان نووسرابێت. پارتی ژیانی ئازاد پژاک شەهیدبوونی دوو گەریلای لە سنووری پێنجوێن ڕاگەیاند. سڵاوتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان مردن بە کۆرۆنا ژمارەی پێوانەیی تۆمار کرد. دکتۆر ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە لاپەڕەی خۆی لە فەیسبووکەوە ڕایگەیاند بە پێی زانیاریە سەرەتاییەکان زۆرترین ژمارەی تووشبووی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار کراوە و ژمارەیەکی زۆریش داخڵی نەخۆشخانەکان کراون و قەرەوێڵەکانی بەشی چاودێری چڕ خەریکە پڕ دەبێتەوە و جێگا نامێنێت. ئاماژەی بۆ ئەوەش کرد بەهۆی پابەند نەبوون بە بڕیارەکان و ڕێنماییەکانی تەندروستی دوای تێپەڕینی 4 مانگ و لەم ساڵدا بۆ یەکەمین جار مردن بەهۆی کۆرۆنا ژمارەی پێوانەیی تێپەڕاند و تەنها تاوەکو کاتژمێر 12 شەو 11 مردن لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. بڕیارە لەم هەفتەیەدا لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کۆ ببێتەوە و بڕیار لەسەر ئەم دۆخەی ئێستا بدات کە تا دێت ژمارەی تووشبووان بە کۆرۆنا بەرزتر دەبێتەوە. ئەوەش هاوکاتە لەگەڵ ئەو تێکەڵبوون و ئاهەنگە زۆرانەی کە بە بۆنەی نەورۆز و بەهارەوە دروست بووە. پەرلەمانتارێکی کورد لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند دەنگ بە بودجەیەک نادات کە بۆ بەرژەوەندی بنەماڵە دەستڕۆیشتووەکان نووسرابێت. ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند دەنگ نادات بە بودجەیەک بۆ بەرژەوەندی سیاسیەکان و بنەماڵە دەستڕۆیشتووەکان نووسرابێت و لە بەرژەوەندی خەڵک نەبێت. ئەو پەرلەمانتارە باسی لەوەش کردووە پێی باشە هەرێم لەسەر ڕادەستکردنی نەوت ڕێک بکەوێت نەک داهاتەکەی، بەڵام لە دانوستانی بودجەدا شانتی هەرێم لە سەرەتاوە لەگەڵ حکوومەت ڕێککەوتون لەسەر ڕادەستکردنی داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ لەگەڵ نیوەی داهاتی فیدرالی و پاشانیش لەگەڵ هێزە سیاسیەکان ڕێککەوتون لەسەر هەمان بابەت و بڕ. هەروەها ئەو پەرلەمانتارە ڕوونیشی دەکاتەوە ئەوەی هەرێم ڕازی بووە لەسەری دەبێت بۆ ڕادەستکردنی داهاتی 1 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ 2 بەرمیل و نیو بفرۆشێت تا پارەی بەرمیلێک نەوت بدات لە بەرامبەردا هەرێم سوودی ئەوەی دەست دەکەوێت کە شەرعیەتی یاسایی بەدەست دەهێنێت بۆ فرۆشتنی نەوت و حکوومەتی فیدرال ناتوانێت هیچ جۆرە سکاڵایەک لە دژی هەرێم لە دادگای ناوخۆیی بێت یان لە دەرەوە تۆمار بکات. پارتی ژیانی ئازاد پژاک شەهیدبوونی دوو گەریلای لە سنووری پێنجوێن ڕاگەیاند. هاوسەرۆکایەتی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک شەهیدبوونی دوو گەریلای لە پێنجوێن ڕاگەیاند کە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە لە ناو خاکی هەرێم کراونەتە ئامانج. لە ڕاگەیەندراوێکدا کە وێنەیەکی بۆ شارپرێز نێردراوە هاوسەرۆکایەتی پژاک ئاماژەی بۆ ئەوە کردووە دوو گەریلایەن لە سنووری پێنجوێن سەرقاڵی ڕاپەڕاندنی ئەرکی شۆڕژگەری خۆیان بوون لە ئەنجامی پلانگێڕیەکدا شەهید بوون. لە ڕاگەیەندراوەکە داوەشخراوەتە ڕوو هەردوو گەریلاکەیان بە پلانێکی پێشتردا ڕێژاو لەلایەن بەکرێگیرەوانی ئێرانەوە وەک پژاک دەڵێت شەهید کراون. حکوومەتی عێراق دوامۆڵەتی داوەتە هێزەکانی نزیک لە پەکەکە لە شنگال بە گوێرەی لێدوانێکی حەیدەر شەشۆ فەرماندەی هێزی پاراستنی ئێزیدخانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان سوپای عێراق تا ڕۆژی 1 نیسان مۆڵەتی داوەتە هێزە چەکداریەکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان بۆ ئەوەی شنگال بەجێبهێڵن. حەیدەر شەشۆ بە تۆڕی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە سوپای عێراق تاوەکو ڕۆژی 1 نیسانی داهاتوو مۆڵەتی داوەتە هێزە چەکداریەکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان بۆ ئەوەی ناوەندی شنگال چۆڵ بکەن. پێشبینیشی کردو ئەگەر بێت و ئەو هێزانە داواکاریەکەی سوپای عێراق جێبەجێ نەکەن ئەوە دوای ئەو ڕێکەوتە هێزیان لە دژ بەکار بهێنرێت. شەشۆ ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە ئەو هێزانەی سەر بە پەکەکە لە ناو بارەگا حکوومیەکانی شاری شنگالدا جێگیر بوون و کۆمەڵێک مەرجیشیان هەیە بۆ ئەوەی بارەگا سەربازیەکانیان چۆڵ بکەن کە لە دیارترینیان بریتیە لەوەی ئەندامەکانیان بگوازرێنەوە سەر سوپا و پۆلیسی عێراق. بۆ مەبەستەش دانوستان لە نێوان هەردوو لە بەردەوامە. فەرماندەی هێزەکانی ئێزیدخان باسی لەوەش کردووە کە حکوومەتی بەغدا سوورە لەسەر ئەوەی ڕێکەوتنامەی شنگال جێبەجێ بکرێت و هێزە نافەرمیەکان لە ناو شنگال و لەسەر چیای شنگال نەمێنن. ڕۆژی 9 تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بە چاودێری مستەفا کازمی سەرۆکوەزیران ڕێکەوتنێکیان واژوو کرد کە بەپێی ئەو ڕێکەوتنە سەرجەم هێزە چەکداریەکانی قەزای شنگال
چۆڵ دەکەن و ئەرکی پاراستنی ئاسایشی ناوچەکە دەدرێتە دەست پۆلیسی فیدرالی. هەڕەشەی سزادان لەو پێشمەرگانە کراوە کە دەیانویست گرتبوونەوە ئەنجام بدەن. لە ڕاگەیاندراوێکدا بەشی ڕاگەیاندنی لیوای پێنجی پیادەی شارە زوور ئاگاداری سەرجەم ئەفسەر و پلەدار و پێشمەرگەکانی کردووەتەوە کە هەر کەسێک گرتبوونەوە و خۆپشاندان بکات بە پێی یاسای سەربازی لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت. سەرچاوەیەک لە لیوای پێنجی شارە زوور بە شارپرێسی ڕاگەیاند بڕیار بوو ئەمڕۆ کاتژمێرنۆ بەشێک لە پێشمەرگەکانی لیوای پێنجی شارە زوور گرتبوونەوەیەکی ناڕەزایەتی ڕێک بخەن بۆ داواکردنی موچەکانیان، بەڵام بەهۆی ڕێگریکردن و هەڕەشەکردن ئەو گرتبوونەوەیە ئەنجام نەدرا. هێزەکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە نزیکەی 2 مانگە موچەیان وەرنەگرتووە و بڕیار بوو لە مانگی ڕابردوو 3 موچەی بێ لێبڕین وەربگرن، بەڵام تاوەکو ئێستا موچەکانیان وەرنەگرتووە. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن هەرشاد بن.